بەڵێ زۆر زۆر سپاس بەخێر بێن پێشان شتێک ئەم ئوتێلە جوانە گران میلینیۆم هەموو ساڵێک ئەم ئیڤەنتە جوانە ئاکات بە بۆنەی هاتنی کریسمس و سەری ساڵ و ئیتر هەموو ساڵی ئاوا کۆوە بینەوە و شتێکی جوانە و یادێکی خۆشەکەین و ئینشاڵڵا هەموو ساڵێ بەخۆشی و بە سەلامەتی بۆ هەموو لایەک. چۆن خۆتان ئامادەکەن بۆ سەری ساڵی نوێ چۆن پێشوازی بە ساڵێکی نوێ ئەکەن؟ وڵایەتی وەکو هەموو کەسانی تر ئێمە بە تایبەتی چکە مناڵمان وردە لەوانەیە تۆزیە دەستمان گیرا بێ لە هەنێ بەرنامە و دەرچوون و ئەوانە ئیتر تەمەند درێژ بن ئیترە بێ لەگەڵیان بین. ڕاستە ئەوەش هەیە بەڵام ئینشاڵڵا ئێمە دوانن و تەمەنیان مناڵە باڵێ 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 خۆی و خوشکەکەی وەرە وەرە ئەوە سێتن خۆی و خوشکەکەی تر بە بۆنەی ئەوەی کاوا مناڵن تەسەور ناکەم بتوانین هیچ بکەین بەس المهم ساغ و سەلامەت بکەین. والله جا حسب لها مو صارت جنبويرة بلى 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 دڵە خۆشە؟ بەڵێ زۆر زۆر دڵخۆش بوو. مێری کریسمس. بەڵێ زۆر بەڵێ زۆر زۆر حەزم لێیە. بەڵێ بەڵێ زۆر زۆر ئەمێ بڵێم دەستان خۆش بێ و مێری کریسمس لە سانتا و لە پورم وا لێرە ئیشەکات و منی هێنە لەگەڵ خۆی. بەڵێ زۆر. Merry Christmas. Merry Christmas. Thank you. Thank you.
مناڵەکەتانەکەین. ئێمە وەکو ئوتێلی گران ملێنیۆم کە سەر بە گروپی وەبەرهێنانی فاروقین هەموو ساڵێک وەکو نەریتی ساڵانەمان هەڵەسین بە مەراسیمێکی ڕەمزی بۆ کردنەوەی ڕووناکی لەسەر داری کرسمس بە بۆنی هاتنی جەژنەکانی کرسمس و سەری ساڵەوە. بۆ ئەمەش زیاتر بۆ سەرنجڕاکێشانی گەشتیارانە بۆ ئوتێلەکەمان و بۆ شارەکەمان. زیاتر ئێستا سەرەتای مانگی دوانزەیان تقریباً 25 ڕۆژێکمان ماوە. چالاکیەکانتان کە لەماوەی ئەم مانگەدا بەڕێوە ئەچێت چی و چی وقی؟ ئێمە هەموو ڕۆژێک بۆکو باندێکی مۆسیقی لێرە و کرسمس لایتەکەمان یعنی داری کرسمسەکەمان هەمیشە بە ڕووناکی ئەهێڵینەوە. ئەو سەردانیکەرانی کە سەردانی ئوتێلەکانمانەکەن ئەتوانن بەخۆشی لەگەڵ مناڵەکانیانان ڕەسم بگرن و کاتێکی خۆش بەرنەسەر. ئێوە هاوڵاتیانی کە ڕوئەکەنە ئێوە تا چەنە خۆشحاڵن بۆی کە ئێوە شوێنەکەتان ڕازاندوێتەوانە؟ هەمیشە خۆشحاڵی خۆیان دەرئەبڕن و دەستخۆشیمان لێ ئەەکەن. هەندێکیان بەس بۆ بینینی داری کرسمسەکەمانیان و ئێمە بێگومان بێجگە لە داری کرسمس بڵین پرۆگرامی خۆمان هەیە بۆ شەوی سەری ساڵ کە ئامادەکردنی چەند ئاهەنگێک بە ئامادەبوونی چەند گۆرانی بێژێکی بەناوبانگ و حازرکردنی خواردنی خۆش بۆ میوانەکان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و پێشوازیکردن لە سەری ساڵ. سەرتا سڵاتان لێبێت زۆر پیرۆزبایی لە هاونیشتمانیانمان ئەەکەین بۆ هاتنی ساڵی نوێ بە هیوان بێتەمای خێر و خۆشی و سربەخۆی کوردستان و گوزارانێکی باش بۆ خەڵکانی ڕۆژئاوا و کوردستان بەگشتی. سەری ساڵ و جژنی کرسمس دای تۆ چی ئەگەێنێت؟ هەستەکەم نوێ ئەبمەوە من لە سەری ساڵەکانە دەستێک بە ژیان مایەنم ئەڵم باش شتەکانم تازە بێتە ئەوی لە ساڵی ڕابردووە کردوومە و هەستکەم باش نەبووە بۆ ساڵی تازە زۆر بە باشی شتەکان بەڕێوە بچێت. پلانت چێ بۆ ساڵی 2025؟ پلانەکانم ناتوانم ئێستا زۆر بڵم بەس لەگەڵ ژیانە بە باشی بڕۆم و ڕابکەم بە شوکارەکانی خۆم. پلێک گۆرانی خۆشمان پێشکەش بکە. شەوێک وتری دڵە باڵەگرێت و بەرەولای وافڕێ لە پێشاندا لە سارودکە لادات و ڕوولێ و ڕوولا شۆخی سەرشەقام و سەرکۆڵە ناو ماڵەکان لەنگارەگرێ ئەمجا بەرە و کووری دڵتان هەڵدافڕێ هەڵدافڕێ بیرتانەکان لەم غوربەتە سەختامەوە بیرتانەکان لەم ئازارە بێکۆتایی و بێبێنەوە بیرتانەکان ئارەزووی دیدارتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم بیرتانەکەم 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 بیرتانەکەم. دەستخۆش بەو گۆرانیە تایبەتە وەکو هونەرمەندێک چ بەرهەمێکی نوێت هەیە بۆ ساڵی نوێ؟ بەرهەمی نوێمان ئامادەیە هێشتا نەتشۆتە پرۆگرامی ڕکۆردکردنەوە بەڵام بێگومان ئێخێنە بەرگووی گوێگرە خۆشەویستەکانمان. داری کریسمس ڕازێنراوەتەوە لە پێشوازی سەری ساڵی نوێ تا چەندە جێگەی خۆشحاڵیەکە پێشوازی لە ساڵێکی نوێ دەکەیت؟ وەڵاهی ئینشەڵا ساڵێکی خۆشە بە ساڵی داهاتوو هاتوین خۆمانم ناڵەکەتز جێبگۆڕین هەموو ساڵە بەشدارەبی لە مەراسیمە و ئینشەڵا و هەموو ساڵێک بەخۆشی ڕات. چۆن پێشوازی لە ساڵی نوێەکەی چۆن خۆت حازرەکەی بۆ ساڵێکی نوێ پلانت چییە؟
والله پلانمان نییە وەکو بڵێ پلان بەس ئینشەڵا لە ساڵ ئەم ساڵ خۆشترە بێ ئینشەڵا و دوور لە مەرگی کەس و کار و عەزیز و خۆشەویست و ئینشەڵا ساڵێکی پڕخێر و بەرەکەتە بێت. ئەی چۆن ماڵاوایی لە ساڵی 2024 ساڵێکی چۆن بوو لەلات؟ والله ساڵێکی باش بوو ئینشەڵا ئەمەی تریش هەروە بێ. ینی ساڵێکی باش بوو بۆ تۆ؟ لەخوا بەزیابێ. لە چ ڕێکەوە باشە بۆ تۆ؟ واللهی لەخوا بەزیابێ مەرگی کەسمان نەبینیتیایە عەزیز و تەندروستیمان باش بوو لەخوا بەزیابێ تر بەڕێمان کرد بە خێر و سەلامەت. ینی ئاواتە خوازی 2025 وەکو 2024 بەچی؟ ئینشەڵا بەشکم خۆشتریش بێ ئینشەڵا. ئەی پلانت چییە لە ماوەی ئەم مانگەدا 25 ڕۆژمان ماوە بۆ سەری ساڵی تازە پلانت چییە چی بکەی لە سەری ساڵی نوێیان؟ والله ئینشەڵا لەگەڵ خێزان و عەزیز و خۆشەویستانمان بگەینە سەر